ناسری ڕەزازی یەکێکە لە بەنێوبانگترین هونەرمەندانی کورد و ئەرشیفێکی زۆر گرنگی بۆ هونەری کوردی هەیە. جا زۆر کەم کەسەیە گوێی لە گۆرانیە خۆشەکانی و گۆرانیە شۆڕژگەڕیەکانی و سرودەکانی نەبوو بێت. ناسری ڕەزازی ساڵی 1955 لە شاری سنە لەدایک بووە، هەر لەوێ دەستی بە گۆرانی کردووە و کاری هونەری دەست پێ کردووە تاوەکو شۆڕشی گەلان لە ئێران بەرپا بووە. دوای ئەوەش چوە بۆ ئەوروپا و لەوێ درێژەی بەکارە هونەریەکانی داوە. بەڵام کاتێ ڕژەمی بەعز دەڕوخێت دێتە هەرێمی کوردستان و لەسەر داوای مامجەلال لە دوکان نیشتەجێ دەبێت. لەم فیچەرەدا باسی ژیانی ئێستای ئەو هونەرمەندە دەکەین. ناسر ڕەزازی یەکێک لە هونەرمەندە دیارەکانی کوردستانە کە توانیویەتی بە هەموو شێوەزارەکانی کوردی گۆرانی بڵێت. ناسر لە ساڵی 1955 لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. هەر لەوێ دەستی بە هونەری گۆرانی گوتن کردووە و لە تەمەنی 14 ساڵی لەسەر شانۆ گۆرانی دەسماڵەی گوتۆتەوە. ناسر ڕەزازی لە ساڵی 1970 ژیانی هاوژینی لەگەڵ مەرزیە فەریقی خانمە هونەرمەندی کورد پێکدێنێ لە ڕاپەڕینی ساڵی 1970 ئێران. ناسر ڕەزازی دەستگیر دەکرێت و دەخرێتە زیندان. دوای ئازادبوونی دەچێتە شاخ و دەبێتە پێشمەرگەی کۆمەڵە. لە ساڵی 1985 لەگەڵ مەرزیە و دوو منداڵەکەی چۆتە ئەوروپا و لەسەر کاری هونەری بەردەوام بووە. دوای ئازادی عێراق و هەرێمی کوردستان لە ساڵی 2003 ناسر ڕەزازی دێتەوە هەرێمی کوردستان و لەسەر داوای مامجەلال لە قەزای دوکان نیشتەجێ دەبێت. سلێمانی زۆر قەرەباڵغ بوو، پاشان ئەو کاتە بارودۆخی ئێمەش وەکو حزبەکان باش نەبوو، ئیتر کۆچ کرد و جەنابی مامجەلال فەرمووی بڕۆ لە دوکاندا بنیشە. ئیترنیش لە دوکان هەتا وەکو ئێستا ماوەتەوە. لە ساڵی 2005 بەهۆی نەشتەرگەری دڵ مەرزیەی هاوژینی کۆچی دوای دەکات. دواتر دووبارە لەگەڵ کچێکی دیکەی ڕۆژهەڵاتی بە ناوی ئێران ژیانی هاوژینی پێکدێنێتەوە. ناسر ڕەزازی ئێستا لەگەڵ چەند هونەرمەندێک لە ڕۆژهەڵات و باشووری کوردستان خەریکی چەند بەرهەمێکی نوێیە. ئێستا خەریکی سێ بەرهەمم، بەرهەمێکیان لە ڕۆژهەڵات دەکرێت، دامناوە دوایین بەرهەمیشم لەگەڵ بەڕێز کاوای شێخ بێت کاوای شێخ. ئەگەریش کرا لەگەڵ مامۆستا ڕزگار خۆشناو بڕیاری ئەوەمان داوە کە هەندێک قەتار و وردە مەقامی کوردی و هەندێک مەقام هەیە کە پێکەوە تۆماری بکەین بە تایبەت لە هۆنراوەکانی خەیام. جگە لە 4 گۆرانی نەبێت، هەر هەمووی گۆرانی تازن، هەر هەمووی گۆرانی تازن و خۆم دامناوە. زۆر جار ڕوودا و بەسەرهاتێک دەبینێت و تێکستی گۆرانی بۆ دەنووسێت. ناسر باسی ئەو ساتە دەکات کە فەتانەی وەلیدی بینیوە. فەتانەی وەلیدیم دی ئەو گۆرانی بێژە بەرزە کە ژنە و ئەتوانم بڵێم لە شاری سنا یەکەمین گۆرانی بێژی ژنە پێش ژنەکانی دیکەیە. کاتێک کە چاوم پێکەوت کاریگەری زۆری تێکردم، چارێ خەمم بە یادی ئەوە وت. ناسر ڕەزازی جگە لە گۆرانی گوتن خەریکی نووسین و وەرگێڕانیشە. تەواوی چوارینەکانی خەیامی کردووەتە کوردی، هەروەها چەند بەشێکی لە بیرەوەریەکانی خۆی نووسیوەتەوە. لەگەڵەوەشدا خەریکی دەوڵەمەندکردنی فەرهەنگی کوردیە بە کۆکردنەوەی ئەو شە کوردیانەی لە ناوچە دوورە دەستەکان و تەنیا لەلایەن کەسانی بەتەمەنەوە ماونە و بەکاردەهێنرێن. ئەو پیرە ژن و پیرە پیاوانەی کە لە لادیەکانن بە تایبەت، چونکە زمانی کوردی لەناو ئەوانە ماوە، هەر وشەیەک یان لێ ببینمەوە یان لە ناو هۆنراوە یان لە
سەرزاریان بێتە دەرێ ئەینووسمەوە و شی ئەەکەمەوە کە ئەم وشەیە هین فلانە ناوچێ و ئەبێ ئاوەها بەکار بدرێ و لە ڕستەشە ئەوها بینوسی. ئەرێ باوان ێژی تەنورە ئێستا ناسر ڕەزازی ناوێکی دیاری هونەری کوردیە. بە بەرهەمەکانی توانیویەتی ئەرشیفی هونەری کوردی دەوڵەمەند بکات و لەگەڵ ئەوەشدا توانیویەتی مێژووی هونەری کوردی لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا لە کتێبێکدا کۆبکاتەوە.